درۆکردن. درۆ لە ناو ماڵ و خێزان. درۆکردن لە شوێنی کارکردن. درۆکردن لەگەڵ خەڵک. درۆکردن لە مامەڵە و کەسابەت. درۆکردن لەگەڵ نیشتیمان. تەنانەت درۆکردن لەگەڵ خودی خۆت. لە هەمووی ترسناکتر درۆکردن لەگەڵ خودا و لەگەڵ ئاین. ئەرێ بەس نییە من درۆیە. ئەرێ درۆ کەی کۆتایی پێدێت. هەموو شتێک هەر درۆ. لە مناڵیەوە هەر درۆ. مناڵ فێرە درۆەکەین، لە کار و کەسابەت درۆەکەین، لە ناو خەڵک درۆەکەین، لە نیشتیمان درۆەکەین، لە مامەڵەکردن درۆەکەین. تەنانەت ئامادەین لە پێناوی بەرژەوەندی خۆمان درۆ لەگەڵ خوا و ئاینەکەشمان بکەین. خۆشەویستان، پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەمان تایبەتە بە درۆکردن. دەپرسین ئەرێ هۆکاری ئەو هەموو درۆیە چێ ئێستادا؟ درۆ کەی کۆتایی پێدێت؟ دنیا هی ئەوەیە کە ئینسان درۆی بۆ بکات و لە پێناوی بەرژەوەندیە ناشرینەکانی خۆی درۆ بکات. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین بەڕاشکاوی و بەڕاستی لێیان دەپرسین هۆکاری ئەو هەموو درۆیە چییە؟ لەگەڵمان بن. ژیان ماوی درۆ کۆتایی پێنایە. بڕۆ هەرچی خلافە دەکەی تەواوە، هەرچی ڕاست دەکەی بە غەڵەت حسابە. درۆیەکەی نەکەی بە پێت بڕوانە کار ڕازگۆ پێدەری لۆن ناکە. زۆر کەسێ لەگە مال و منداری خۆی درۆی دەکات. ئەو دیموکراسی وای کە خەڵکی فێرە درۆ کرد، فێرە درۆزنی کرد، فێرە خیانەتی کرد، فێرە هەموو شتێکی کرد. ئەو زلوفەی ئێستا درۆزن یەک شتی هەیە، ئەگەر پێی برێ درۆی دەکەی بە درۆیەکی دیکە جواب دەداتەوە. درۆکردن کە کۆتایی پێدێ. وڵایە تا ژیان ماوی کۆتایی پێنایە. باش هۆکارەکەی چێرێ سادا خەڵک درۆ لەگەڵ خەڵک دەکات، لەگەڵ خۆی دەکات، لەگەڵ ماڵ و منداڵی دەکات، لە مامەڵەت هەر درۆ، لە ناو ئیشوکار هەر درۆ، تەنانەت ئینسانێک هەنا درۆ لەگەڵ خوا و دینیش دەکەن. وڵی بەخۆی ئەوڕۆ زروفەکە وای لێ هاتیە تەنانەت بە درۆی بڕێوە دەچ خەڵک. هیچ شتێک ڕاستیەکەی وچ خۆی نمایە. هەمووش فی سەبیلی تەماحەکەیە. تەماحەکەی شتێک پێیاکە بژەیەک لە مار و مندارەکەی. بە درۆ بژێوی پەیدا دەکرێت لە بۆ ماڵ و منداڵ. تەواان ئەوڕۆ لە هەموو جێگەگە درۆی نەکەی، ماستاوی نەکەی، شتێک نەکەی جێت نابتەوە لەو جێ. باش خەڵک بڕوا بە درۆیەکان دەکات. مەجبورە کابرا دەبی درۆی بکەویش بڕوای پێ بکاتن. باشە، گریمانەوە لە کەسابەت و مامەڵە درۆ دەکرێت، لە ناو ئیشوکار درۆ دەکرێت، بەڵام خەڵکانێک هەن ئامادەن درۆ لەگەڵ خوای خۆشیان بکەن. ئەزۆ خوا بخۆی ئیسابیوان دەکاتن. ئەوەی درۆی لەگە خوای دەکە خوا بخۆی ئیسابی لەگەتەکە، ئەوەی درۆی لەگە خەڵکیش دەکاتنەوە بەخۆی مەسئولە لەسەر خۆی. درۆت زۆر لەگەڵ دەکرێت. بەخوا دەکرێتن بەزەت و تەکلیل نیت کەەوە درۆ لەگە دەکات میان درۆت ناگەوە ناکات و کە ئیشت لە گەری بوو مەجبوری دەبی سیقەی پێ بکەی. ئەجەگە درۆ بێگە ڕاستی بێت و ناو مەجبوری سیقەکردن زەحمەت نییە؟ زەحمەتیش بێت و ئیشەکە لەگەوێ مەجبوری دەبی لە گەری بگونجێ. ڕازگۆیەکان چۆن دەناسرێنەوە؟ لێ سادا زەمن پڕ بووە لە ئینسانی درۆزن لە کاتی تنگانەدا. بەڕای جەنابەت درۆکەی کۆتایی پێدێت. بەخوای وچ پێم گوتی لە ئەوەلیدا هەتا ژیان ماوی درۆ کۆتایی پێنایە. ئەرێ هەموو درۆکردنە چیە لە ئێستادا هەیە؟ هەرو هەیە ئەوڕۆی ناتی دەرێ کابراگە درۆی نەکە نەکار و کاسبیەکەی دەڕوە ڕاستی دەرەی نابە لە درۆ بەخوای درۆی بکە ئیشت فولە، درۆی بکە مەسلحەتت دەڕوە، درۆی بکە لە دایران ئیشت دەڕوە، بڕۆ هەرچی خلافە دەکەی تەواوە، هەرچی ڕاست دەکەی بە غەڵەت حسابە. ئەوێ جاران ڕاستی زۆرتر بوو لە درۆ، بەڵام لێ سادا پێچاوە بۆ تۆ درۆ زۆرتر بۆ لە ڕاستی. لەناو ئیش درۆ، لەگەڵ ماڵ و منداڵ درۆ، لەگەڵ نیشتیمان درۆ، لەگەڵ خەڵک درۆ، لە کار و کەسابەت درۆ، تەنانەت درۆ لەگەڵ خوا و دینیش.
هەندێک کە سوێن بەخوا دەخوا بە درۆ لۆ ئەم پێ درێم ئەو ئینتەرنێتە و هەراهوریایە و ئەو خەڵکە زۆر بوو ئەو شتە زۆر بوو هەروەی هاتیە ئێستا ئەمن یەک لێرە ئیشێ دەکەم کە ئیشێ دەکەم وەرە مشتریم لۆ دێتن ڕاستی پێ دەرم دەرمەوە سینیە نابە دەرێم یابانیە دەرێم ئەڵمانیا یەکسەر قەنەعەتی پێدەی بە درویەکەی ئەنێجە ئەو هەیە زۆری پێدەرەی تەواو قەنەعەتی پێدەی ساری خۆی پێدەرەی نا پێینی ڕاز نییە لەگەڵ خوا پێغەمبەر چ ئەوڕۆ سون بەخوای دەخۆی کابرا باوەڕ ناکە یعنی دەرەی بەو خوای تەواوە کە شتەکە درێە بە زۆرە سوندی مەخۆ لە شتەکەی یەکسە دەڕوە حسابش لۆ ناکاتن ینی بەڕای جەنابەت خەڵک بۆ درۆ دەکات تاوەکو ئیشەکانی مەیسەر بێت تاوەکو خەڵک بڕوای پێ بکات ئایا خەڵک بە درۆ بڕوا دەکات بەخوای بە درۆ بڕوا دەکارە وەڵڵا دەرێ ناقەتێ ئەو ڕۆژ ئەوهای لە هاتیە درۆینەکەی ناقەتێ تێدەگەی لە برات ئەوەیە ئەگەر درۆی بکەین دەقەتێ واللهی وەی لێ هاتیە نەک هەر ئەمن نەک هەر ئەتوو هەر هەموو کەسێک وەرە ئێستا لێرە دوو داقلەکرم ڕاوەستە با مشتێک بێتەکەنە من ڕاستەکانی لۆ دەرێم ناڕوە نابە وەرە ئەمن شتەکە لۆ دەڕازێنمەوە بە دوو درۆی بە سێ درۆی بزانە و قەنەعەتی پێدە و دەڕوە باشە دوو لە ڕووی جەنابەت بۆ نمونە لەگەڵ مشتریەکانت ئەگەر هات و خوانە خواستە قسێکی ناڕاستت کرد شتەکەی برد بۆ نمونە سینیە پێت گوت یابانیە نایگەڕێنیتەوە یعنی بە دوایدا ناچیتن بڵێ کاکە ئەوتەوە سینی بوو لۆ گوتت یابانیە نانانانا قەنەعەتی پێهاتی ئەویش بۆ شتەی قەنەعەتی پێهاتیە کابرا سوور دەزانی سینیە کە سوود شتەکەی دەبا دەزانی سینیە تو کە شتەکەی دەدەی ئەو پەیدەری ئەڵمانیە پێدەری یابانیە دەزانی سینیە بەزار حەزی لێت درویەکەی لۆ بکەیت ئەوەیە شتەکە گەنە هیچ شتەشکە نییە ئەو 1500 جا بە سەرمانداتیا و ڕۆژانەش بە سەرماندادی ئێمە هۆکاریەوە هەموو درۆیە چییە ئینسان بۆ وای لێ هاتووە تا درۆی بۆ نەکەی بڕات پێ ناکات ئەوە دەمێنێتەوە سەر بەشەری دەبین ئێستا ینی جێ خۆمان بڵێن با بڵێن لە مەطعمی یان دەرەوە ئەو شتە لۆها کردیە ئەوە لۆها کردی درۆ لەگە دەکا ئێستا بوویتە باو درۆ عالم سوندی دەخوا درۆی دەکا سەختەچیاتی دەکا یعنی سێ بەشی ژیانەکەیان ئێستا نارێم یعنی با بڵێن لە چارێکی چارێکێک عالم فێرە درۆ دەرەسە بوو فێرە سەختەچیاتی بووە یعنی درۆی دەکا کو با بڵێن زەلام هەیە ئێستا زۆر کەسێ لەگە مار و منداری خۆی درۆی دەکا وەچی برێم کوون لەگە مار و منداری خۆی درۆ دەکا یان دەرێ ئەوڕۆ توێیشێ من با بڵێن ڕێزمێ لە بۆ تەکسەکان ڕێزمێ لە بۆ ئەوڕۆ توێیشە دەرێ ئەڵەوڵات چومێشی نەچێشێش درۆی لەگە مار و مندارەکەی خۆی دەکا ئەوجا درۆ یعنی وەچی بوویتە باوەک یعنی بوویتە شتێک ئەو زەلەمە هەندی عالەم فێرە درۆ دەرەسەوە شتانە بووە لە خەڵک فێرە درۆ دەلەسە بووە درۆ لە ناو کار و کەسابەت دەکات لەگەڵ خەڵک دەکات لەگەڵ نێزیکترین کەسەکانی دەکات تەنانەت لە منداڵیەوە هەندێک منداڵ هەیە فێرە درۆیان دەکەن بۆ نمونە دەڵێ بڵێ بابم لە ماڵ نییە یان شتێکی وە مندارەکە فێرە درۆ دەکات پاشە هۆکاری و هەموو درۆکردنە چییە بۆ ئینسان فێرە درۆ بووە واللهی برێم چکاکە ئێستا لە ناو بازاڕێمە من تقریبان چ ساڵە لەو بازاڕێمە ئێستا مەزموعەک فێر بووینە منداری گسکە دەینین دەرۆزیان پێ دەکەن دەیان بەنە دایرەوە مایرێ دەرێن چێت کردیە فێرە درۆیان دەکەن منداریان بەرەلا دەکەن لە منداری گسکەوە فێرە درۆی دەکەن هەتا گەورە دوێ ئەو مندارە فێرە چ دەبی فێرە دزی دەبی فێرە بێ ئەخلاقی دەبی فێرە ئەو شتانە دەبی فێرە ڕۆشتێکی خراپ دەبی یعنی باش نابی یعنی لە بە هەندێ یعنی عالەمەکە وەی لێ هاتیە یعنی درۆ بوویتە باو یعنی زەلام ئێستا بەتەمەلیشە درۆی دەکە یعنی ئەگە درۆی نەکە یعنی ئەوەی دەکە یعنی زەلام نابی درۆی بکات دەبی بە ئەخلاقی دەبی بە ئەوە بی ئەو کەسەی ببوورە ئەو کەسەی کە بەتەمەنە و درۆ دەکات لە مناڵیەوە فێرە درۆ بووە حتمما فێر بووە حتمما فێر بووە فێر باگا لە مناڵی فێر بووە یعنی درۆ ئێستا بوویتە باو یعنی دەبینی لەگەر یەکەکی دای برادەر تەڕەفیقتە دەرێ لە چێ بووی دەرێ ئەوڕۆ من لە شەقلاوەیمە ئەوڕۆ من لە مەسیفیمە ئەوڕۆ من لە بێخاڵیمە لێرەممە دەرێ وەرە کاکە بابنێ دەرێ پارەکەم لە بینێت پارە قەرداری یان شتێکی قەرداری مەبلەغە چیمە قەرداری درۆی لەگە دەکە دەرێ لێرە نیمە من لە تەلەفۆنی درۆی لەگە دەکە دەرێ ئەو کەسانی کە درۆ لەگەڵ جەنابەت دەکەن واللهی برێم چێنە زۆرن یعنی ناوی شخصەکەی نارێ یعنی زەلام نزیکن برادەرتن دۆستن زۆر نزیکن زۆر کەسەیە لەگەرم بووە یعنی درۆی لەگەرەمە کردیە لەگەرەمە خایان بووە لەگەرە من یعنی درۆی کردیە یعنی نزیکشن
دەزانی درۆیەکە درۆ دەکەن ئەوانە حتمما هذا یان ناڵێ بۆ درۆ دەکەن ايه سیان پێ برم سیان پێ برم پێت نەگوتینە بە 100 ڕوشم شکاندی دەگوتمان گۆ لۆ درۆی دەکەن لۆی دەکەن یعنی پێشتێکی احتیادی بووە درۆزنەکان ڕویان دەشێندرێ ئیشاءالله ڕوویان هەر ڕۆژ بێ ئەوی درۆی دەکە ئیشاءالله ڕووی هەر ڕۆژ دەبی مەبەستمەوەیە ئەگەر پێت گوت درۆی دەکەی بەسەر خۆی دادەشێتەوە و بۆ نمونە شەرمەزار دەبێت لەوەی کە درۆی کردی یاخود لە لای شتێکی ئاساییە لانا لا ئەوەی درۆی دەکەن لە لای شتێکی ئاساییە یعنی درۆی بکام شتێکی دەکە درۆکەی کۆتایی پێدەی درۆ وەڵی نازانم برم کەنجی کۆتایی وەڵی باوەڕ ناکەم کۆتایی پێ بێ ئارێ بە خوددا ناوەڵا باوەڕ ناکەم کۆتایی پێ بێ زۆر کەسەیە ئەسڵەن هەر ئی هەندێ نییە یعنی لێ ناوەشێتەوە ئەو شتانە بەڵام ئەو زروفەوە لێ کردیا درۆزنی دەکات طبعا ئەوڕۆ لە هەموو جێگەگە درۆی نەکەی ماستاوی نەکەی شەش نەکەی زێت نابتەوە لەو جێ درۆینەکەی ناقەتێ دەوی ڕازگۆی بزانێت چی هەیە هیچی نییە طبعا ئەوەی خۆ فرۆشە خۆی بفرۆشی کە خیانەت لەگەر خاکە کەشی دەکات لەگەر خەڵکە کەشی دەکات لەگەر میلەتە کەش دەکات لە هەم کەسی دەکات درۆکردن کەی کۆتایی پێدەی والله کاکە درۆکردن هەر کەسە لاگەر ئەوەی خۆی تربیەتی خۆی چۆن تربیەت درایە تربیەتەکە گەسەری موبیلە ئەوەنی ئەوە تەواوە گەنا تەرێک ناکرێ ئێستادا دەبینین خەڵکانێک پەیدا بوون درۆ لەگەڵ نیشتیمان دەکەن لەگەڵ خەڵک دەکەن لەگەڵ ماڵ و منداڵ دەکەن لەگەڵ خێزان دەکەن تەنانەت درۆ لەگەڵ خوا و دینەکەشیان دەکەن بەێ شتێکی خراپە ینی پێغمبەر فەرموویتی هەموو شتێک بکرێتن ینی لەگەر نەفەرە قسێ کرد گوتی چی دەکەی بیکە بەس درۆی مەکەن واز لە درۆی بینە دەبێتە سەبەبی وازهینان لە هەموو گوناهەکانی دیکە دوێ بەداخەوە ئێستاکە ینی ئەوە لێرە ئەوە بووە ینی شایع بووە ئەو مۆزوع ڕاستی بەڕای جەنابەت درۆکردن کەی کۆتایی پێدەی والله عرض ناکەم یعنی ئەوە پێویستی بە تربیەتدانێ دەبی ئەمە لە ئەوەلی ڕا لە وەزارەتی تربیە لە قوتابخانە دەست پێ بکەین ئەو شتێ ڕاز بکەینەوە لەوێوە دەبی دەست پێ بکرد دەبی حکومت بەو کارە هەر بستیتین ینی ئەمە پێمان چانابێ ئەو مۆزوعی بەڕاست حکومت وا بکە خەڵک وازە درۆ بێنیت طبعا دەبی حکومت ئیشی لەسەر بکە زایدەنیش لە مارێ ئیشی خێزان چییە طبعا خێزانیش ئەم دەمیست دۆ قسێ بکەم یعنی خێزانیش لە ماڵەوە دەبی ئەوانیش خەریک ئەوەی بن کە منداڵەکانیان بە شێوەی ڕاست و تەندروست تربیت بدەن کە ئەو سیفەتیان تێدا نەبێ بەس بەڕاستی ینی مۆزوعی حکومت لێرانە حکومت بەرپرسیارەتی زۆری لەسەر لەسەوەی کە ئەو غەڵەتە لە کۆمەلگا ڕاست بکاتەوە درۆکردن لە ناو کۆمەلگاکەی کۆتایی پێدەی وەڵا داوڕۆکە کات ڕازمە لە وڵات ئەوی دێ قسەکی دەکات لەو لای لێت بادەدات و دەرە من وەم نەگوت کات درۆ هەر درۆی نەکە هەر ناژێ لە وڵات هۆکاری درۆکردنی ئینسان بۆچی دەگەڕێنەوە ئینسان بۆ پەنا دەباتە بەر درۆ آخر مەسلحەتی وەیە دیارە کە دیارە درۆی دەکەم مەسلحەتی وەیە ئەگە درۆەکەی نەکە ئیشەکەی لەو ناڕوە دەستێت جێشی دەرێکا کە ئیشەکەم ئەهواوە درۆیەکەی نەکەی پێت بڕوانە کە ڕازگۆ پێدەری لۆن ناکە بە درۆ ئیشەکان دەڕوات ئیشەکە دەڕوە باوڕت هەبی کار ڕاست و گۆ دەبی لەگەری لە هەموو جێکی ئیشەکەی لۆ دەکەی ڕاست گۆ دەبی دەست پاک دەبی گەورەترین زەرەر دەکەی کات بەڵام بە کلاوات بە درۆ لۆت کرد خۆشی لێ ینی ئێستا ڕازگۆیەکان زەرمەندی یەکەمەندی یەکەمن باوڕت هەبی زەرمەند یەکەم 25 سەر لەو بازاڕی نامە زۆرمان دیتی کابرا دەست ئەمین بۆ یەکە کەس بۆ ناو خەڵک خۆشی ویست کابرا ڕقی لێ بوویت و لە بۆی ڕازگۆ بوو باوڕت هەبی ئەو کۆمەلگای ما ڕۆی کۆمەلگا دوو لە ڕووی جەنابەت درۆزنەکانی خۆش دەوێت تامان دەوەرێت درۆمەکە بزانێت دەژێ لە وڵاتی دیاڵ دەدەی ئەم تو با دەگەڕێ زانم خەڵک وە دەرەیان دەوی ڕازگۆی بزانێت چی هەیە هیچی نییە لە ئاخری کەوتی ئەوی حاشحای درۆزنەکەیە برو بزانێت چی هەیە بەو بە پێی قسەی جەنابەت بێ ئەگەر کەسێکمان بینی هیچ شتێکی نییەوە کەسێکی ڕازگۆیە باوڕ دەبی هیچی نییە ئەرێ بەخوای ئەو ئەمە لە بازارە هەم خەڵک ئەمە دەناسی کەس نیەم لە ناس باوڕت هەبی ئەوڕۆ درۆی بکەی لەگە کابرا ڕازگۆ نەبی خۆشی دەوێ هەر خەڵک خەڵکەوە لاتێ معاملێکی دەکە بڕۆ درۆی لۆکە توی خۆش دەوێ لۆ درۆ لۆ کردیا ئیسفادی لە تو کردیە چێنەو کەسانێک کە درۆ لەگەڵ جەنابەت دەکەن خەڵک هەموو خەڵکەوەی لات ئێستا کابرا هەیە دەرێ وەڵا من ئەوای باشم 25 سەر لە بازار مە سیارێکم لێ خوڕم درۆکەی کۆتایی پێدێت خەدنە ئەوە شتی وایە شتیوان نییە درۆ ڕۆی ڕۆ ئەو وڵاتە ڕۆی باشە دەمەوێت بپرسم ئەو کەسانی کە درۆ دەکەن ئەگەر پێیان بڵی درۆ دەکەی وازە درۆ نایەنن بە قورعان دەریشت دەکە دەرە بڕۆ بابە ئیشی من بەوەی دەڕوە ئەرێ بەخوای هۆکاری نەکردنی درۆ لە لای جەنابەت و ئینشاڵڵا قەت ئێمەوە ناکەین درۆ بکەین زەرەری پێگەیان دووی درۆت کرد ئەدی و خوایەتی لێ دەکەی کاک نانە بۆ نمونە جەنابەت ئەگەر شتێکت بەڕاستی گۆتە بێت درۆت بۆی نەکرد بێت و ئەو ڕاستیەوای کردووە کە زەرمەند بی بە قورعان پێت باوڕ ناکە
بەڕاستەکەی پێدرێ ئەو ڕێ ئەوها دەڕ مەبەستم جەنابتە دیکو زەرێر ناکە زەرێرم چی زەرەرت کردووە لە هەموو شتەکان ئەو خەڵکەوە لەو بازاڕێ دێ و دەچی ڕازگۆی لەگەری پێت باوەڕ ناکە دروی لەگەرەکە پێت باوەڕ دەکە سا چیت هەیە تو جەنابەت شتێک ئەم لە مەطعەمی سفی شێ دەکەم ڕۆژانەی منیژە مەحدودە 32,000 30,000 شاگردی شاگرداتیەکە جەنابتی بەچێ گەیاند هیچ شتێکت هەیە نابەخوای درۆت نەکردووە بۆ هیچت نییە بەخوای لەو بازای 25 سال گەڕایمە هەموو جێەکان شوێژ نەما ئیشی لێ نەکەمە من باش ئەگەر درۆت کرد بە ئێستا چیت دەبوو وەڵی لەوانەیە لەگە کابرا ئیشم دەکرد معاملەی دەکرد ئێگە درۆم نەکرد بە لەوانەیە دەریشی نەکرد بامە دەگۆرە درۆم نەکە ئەوەشتا ئەوها دەینمە تو برێک ئەسلیە نارم شتی وایە ئەدی ئەو خوایە من شتی خراپ دێنم جەنابەت بری ئەسلی ئەوە وڵاتەوەی ناتێ وەست باشە بۆ نەدەکرد دەوڵەمەند نەدەبووی دەورەمەندیم نووسە ئەوە سەر بەرزم بەو عراقی نووسانە خۆم دەخۆم زۆر مرد الحەمدولله هەزار باشە زۆر وای کردووە ئینسان درۆزم بێت ئەچکو ئەریوەڵا ئوزرفۆی کردە زۆر کەسەیە ئەسڵەن هەر ئی هەندێ نییە یعنی لێ ناوەشێتەوە ئەو شتانە بەڵام ئوزرفۆی لێ کردە درۆزنی دەکات ئێستا خەڵکانێک هەن درۆ لەگەڵ ماڵ و منداڵ دەکەن لە کار و کەسابەت درۆ دەکەن لە مامەڵەکردن درۆ دەکەن لەگەڵ نیشتیمان درۆ دەکەن تەنانەت ئامادەن لەگەڵ خوا و ئاینەکەشیان درۆ بکەن وە ڕاستە ئەوەی بێدین و بێزەمیری و بێمەبدە بیتن لە مشتەکی مانعینە درۆی لە هەموو شتێکی دەکات باشە بەڕای جەنابێت درۆکردن لە تەمەنی منداڵیەوە ئینسان فێرە درۆ دەبێت یاخود درۆ زوروفە دەور دەبینێت لار حالەتێک پێویست بکە کەسەکە درۆ دەکات وەڵی لە هەردوو لە حالەتی دەبیتن هەیە لە منداڵی ڕ پەروەردەکەی پەروەردە چووە هالە نەبووە ئەوە ئیدی درۆیەکەی پێدا دەڕواتن پێی تەرگ ناکرێتن حالەتی وەشەیە کابرا زروفەك بەسەری دادێتن تووشی حالەتی درۆکردنێ دەبیتن و ئەگەر لەوانەیە لێ نەوەشێتەوە بە درۆکردن ئیش و کارەکان مەسەر دەبێت بەخۆی ناوەڵی ناستە سەری ئیش بە حیلە و حواڵە و بە درۆ بە دەرسە ناستە سەری لە ناوەندە ڕادەپسێتن بەڵام هاوڵاتیان هەندێکیان ڕیان لەسەرەوە هەیە کە دەڵێن لێسادا ئەگەر درۆ نەکەی هیچ شێکت ناڕوە والله ئەوزە ئاخر بان لە بۆ دنیایەکە ئیشەکە پێک بێتن بەزەدی جوابی بووی خوای دەدەوێت لەو سەری باشەوە ئامادەن درۆ لەگەڵ خوش بکەن ئەرێ وەڵە دەیکەن ئەزۆنەی ئەخر کابراگە بێدین بیتن شتە چی دەکاتن جاران دەیانگوت قسەیەک هەبوو جاران دەیانگوت پەتی درۆ کورتە ئێستا شەر کورتە یاخود درێژتر بووە والله ئێستا کە لەگەرەوانە درێژ بووە هەتا حدەشی درێژ بووە ئەزەخوا بەخۆی دەزانی کەینی دەی پسەینی خوا دەیزانێت کە کەی دەپسێت ئەرێوەڵە دەمینێتەوە سەر خوای باشە چێن ئەو کەسانەی کە درویان لەگەڵ جەنابەت کردووە والله خەڵکەکەیە بلێ ئەوە نەبیتن خەڵک زۆرە بلێن لە بۆ درۆ ئەو شتانە بەخۆی وتەیەک هەیە دەڵێ ئەوان دەزانن کە ئێمە دەزانین کاوان درۆ دەکەن و دەزانن کە بە درۆیەکانیان بڕوا ناکەین بەڵام هەر بەردەوامن لەسەر درۆکرد هەر بەخۆی لەوانەیە کە دێتە سەر تەلەڤیزیۆنی کە قسەکەی دەکاتن بەخۆی بڕوای بە قسەکەی خۆی نییە بەخۆی دەزانی کە دروی دەکاتن هەر بەخۆی بڕوای بە قسەکەی خۆی نییە زانی کە ئێمە بڕوایان پێ کە بەخۆی قسەکەی دەکاتن بڕوای بە قسەکەی خۆی نییە ئەمە کو بڕوای پێ بکەم ڕای جەنابەت درۆکەی کۆتایی پێدێت والله درۆ لەگەر دنیا کۆتایی هاتنێ ئەگەر کۆتایی پێبێتن ئەگەر نا کۆتایی نایەتن هەتا ئەو زوڵم و ئەو ستەم و ئەوەیە بینێتن ئەو درۆ ئەو هەموو شتێک دەکرد لەگەڵەوەی کە دنیا کۆتایی هات درۆژ کۆتایی دێت کەواتە درۆ لە کاتی دروستبوونی دنیاوە درۆ دروست بووە نا لە بۆ کو لەگەر ئەوەی دروست بووە لەگەر هەر ئینسان کە بۆ نمونە هەر ئینسان دروست بوو درۆ دروست بوو فعلا باشە پەیامەت چیە بۆ درۆزنەکان والله هەندێک بە خۆیان دابستنەوە ئەگەر دەسەڵاتە ئەگەر ئەوی دیکەیە بەسە درۆ تێر بووینە و پڕیش بووینە ئەمە دەزانی جوانەکانمان پڕ بوو لە درۆ مێشکمان پڕ بوو لە درۆ هەمووی پڕ بووە هەمووی پڕ بووە لە درۆی کابرا دەست ئەمین بۆ یەکە کەس بۆ ناو خەڵی خۆشی ویست کابرا ڕقی لێ بوو لە بۆی ڕازگۆ دەرێم یابانیە دەرێم ئەڵمانیا یەکسەر قەنەعەتی پێدێ بە درویەکەی زاری وا هەیە دایک بە منداڵەکەی خۆی دەرێ هەستە نیوە ڕۆیە
ئێوە بەیانی سعات هەفتە پێی دەرێ نیوەڕۆیە ئەوە هەلێرە فێری درۆی دەکاتن الصحابة اللي بيغنبري صلى الله عليه وسلم فبيعرفوا دتواني إنساني مسلمان رزي بي فلم بري فلم دتواني إنسان مسلمان زبام يعني تجنبي فلم بري فلم دتواني إنسان مسلمان دروزن فلم نخير يعني مازال له دروي كدن نية زاری وا هەیە دایک بە منداڵەکەی خۆی دەرێ هەستە نیوەڕۆیە ئێوە بەیانی سعات هەفتە پێی دەرێ نیوەڕۆیە ئەوە هەلێرە فێری درۆی دەکاتن یان مەغریبە دێتەوە دەرێت لۆ بۆ نیوە شۆیاتیەوە یعنی هەر لە بیدایەتی ئێمە تربیەتەکەمان وایە درۆکردن لە کنەمە دەبتەشتەچی ئاعتیادی ئەو درۆیە وردانەیە وامان لێ دەکات درۆی گەورەتر باشە ینی گەورەکانن درۆی ورد دەکەن و منداڵەکان درۆستنی گەوریان لێ دەردەچی ئەوان تەبان گەورە ئاوی دەڕێژی و گچکەش پێ لێ دەخشێ هەر گەورەکان فێرمان دەکەن گەورەکان سیستەمی ئەوها ڕاهاتینە لەگەر خەڵکی ئەوها لە باب و باپیریان لەوەیان مایتەوە وردە ئەو درۆیە بچووکەوە لێ دەکاتن تووشی هەڵی گەورەبی کەشەوەی مۆبایل بێ شتێک هەبوو بۆ نمونە کەسەکە میوانە چی دەهات دەیزانی کە کامە شخصە بە منداڵەکەی دەگۆ بڕۆ برێ بابم لە ماڵی نییە وا بوو خۆی دەشاردەوە یان وای دەکرد دەیگوت برێ لێرە نییە دەچوە سەربانی یان دەچۆ جێگایشیەوەها ڕەنگە بەسەر من ناتبی بەس ڕەنگە دیتبمان ینی جۆمان لێ بووە هەبووە باشە هەنی سوچی و منداڵەت چییە کە لە منداڵیەوە فێرە درۆی دەکەن و لە گەورەیش پێی دەڵێن درۆزن تەبان سوچەکەی نیتی فەقیرەی تاوانی نییە بەس داکوبا بەوای ڕادێنی ئەو ڕاهاتنەوەی لێ دەکا ئاخیری کەسێکی زۆر درۆزنیە دەرێت چێنەو کەسانی کە درۆ لەگەڵ جەنابەت دەکەن وەڵی زۆرن لە معاملە خەڵک درۆت لەگە دەکا لە ڕۆژانە هەڵسو کەوتەکان درۆت لەگە دەکەن لەوانەیە کەسانی نزیکی خۆشت چارە نیە زار بەزار درۆت لەگە دەکەن ئەتو دەزانی درۆیە بەس ناتوانانی پێی بڵێەوە درۆ دەکەی باشەگەر پێی بڵێەوە درۆ دەکەی بەڕای جەنابەت وازە درۆکردن دێنێت ناوەڵە واز نایێنی لەبەرەوەی ئەوە تازە درۆزن یەک شتی هەیە ئەگەر پێی برێ درۆی دەکەی بە درۆیەکی دیکە جوابت دەداتەوە لە چ تەمەنێک ئینسان فێرە درۆکردن دەبێت وە لە پێناوی چیوە درۆ دەکات لە پێناگەردا لە داکوبابیان لە بیداەتی لە قوتابخانە لەو جگانە فێرە درۆی بکەن لەرێ ڕابینن لەسەر ئەو شانە هەتا دەمری هەر درۆزن دەبێت خاصە نەگەر کابراچی ئیمانداریش بێەوە هەر درۆ ناکە لە ئیسلام درۆکردن نییە باشە هەندێک کەس هەند تەنانەت جگەلەوەی کە درۆ لەگەڵ ماڵ و منداڵ و لە کار و کەسابەت و مامەلە دەکەن ئامادەن درۆ لەگەڵ خوا و دینەکەشیان بکەن تەبان ئەوەی خۆ فرۆشە خۆی بفرۆشی کە خیانەت لەگەر خاکە کەشی دەکا لەگە خەلکە کەشی دەکا لەگەر میلەتە کەش دەکە لە هەم کەسی دەکات هەندێک کەس هەن کە درۆ دەکەن لە قسەکانیاندا تاکیدلنەوەی کە ئێمە دەزانین درۆیە و دەزانن بڕوایان پێ ناکەین بەڵام بەردەوامە لەسەر درۆکردن نانی بەوەی دەخۆن بەو درۆی ئێستا هەر بازار بە زۆری ئەوالێتە لەسەر درۆیەکەیە ئەگەر ڕاز بێ کە زانشتی شیریان نەکەن بە درۆیەکە بازاریان گەرم بە درۆکردن بازاری و کەسانە گەرم دەبێت كان بس وقتها قال وقتها كالصحابة اللي بيغنبري صلى الله عليه وسلم فبيعرفوا دتواني إنساني مسلمان رزي بي فلم بري فلم دتواني إنسان مسلمان زبام يعني تجنبي فلم بري فلم دتواني إنسان مسلمان دروزن فلم نخير يعني مازال له دروي كدن نية بس كبيغنبري صلى الله عليه وسلم أو من دار كوي برودكي أو هذا دسيتن كوي برودكي ما كوي هويديا كوي برودكي وهذا دسيتن في دوغا في مزجوتيكا فێرە بازار مەلهەو ئەوەی کە فێرە ئەوە دەبێتن ینی و کەسانی کە لێ سادا درۆ دەکەن لە منداڵیەوە فێرە درۆکراون بەری لە منداڵیەوە کاکە خاتە پارە جوانان ئێستا دیتەوە سارە جوانانیتە تامەنەوە حدیثێکی فرمودەیە مامۆسای بەڕێز فرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەیە دەڵێ ئاەت المنافق الثلاثة إذا حدث كذب إذا اؤتمن خان ئایا ئینسانی موسڵمان لەو کۆمەلگایە ئێمەدا تا چەند دەزانێت کە منافق ئەو جۆرە شتانەی تێدایە ئەو سێشتەی تێدایە دەزانێت کە ئەو جۆرە شتانە هی منافقەکانن خۆی لە تەمەنی من تەمەمان هەیە تەمەنی ما ئەو شتانە نەبوو پێشان کورد خاستان کورد جێگای احترام بوو لە هەموو جێگایەکان چوای بەغدای با 1000 نار پێ بای 10000 ناریشتی دەدایە ئەو زروفە زیاتر وای لێ کرد ئەو دیموکراسی وای کە خەڵکی فێرە درۆ کرد فێرە درۆزنی کرد فێرە خیانەتی کرد فێرە هەموو شتێکی کرد ئەو زروفەی ئێستا لە پاش 2003 و 9 ئەوانە خەڵک فێرە ئەو خیانەت ئەوانە ئەگەر نەپێشان خەڵک ئەو شتانەی نەبوو ظروف وای لە ئینسان کردووە کە درۆ بکات ظروف هذول الوزارة فرقين بس أو ظروف يسا أو عولمة كاكا أو إنترنت أو اشتبراتي أو كاكا تقدر يعني أنت تخرج ناتا بكتابش بخينتو كاكا حدث شيء بخينتو عاد شيء بخينتو كل ما آتي ما خينو حدث ما خينو دبر كتابش بخينو بدان أني بيش
ئینسان چەند ڕێک پێک بوو چەند باش بنەوە سەحابانە کە کور لۆ خوای ژیانی ئەوانە یعنی ئەوانە کەشتەشان بکرد بە وەکو جوندێکی اتصال لەگەر پێغەمبەری صلی الله علیه وسلم کو ئێستا بنین کابرا پێشمەرگەیە بەجددی ها نەک پێشمەرگە ئێستا کە اتصال لەگەر ئەمریکای خۆی بیت ئەوانە کەشتەشان دەکرد دەیانزانی خوا تەعالی لە دووەی محاسبەیان دەکا ڕادەوەستان ئێستا درۆکردن لەگەڵ نیشتیمانی شەیە بۆ نمونە کارمەندێکی حکوومەتە لە ئیشەکەی خۆیدا ڕۆژانە هەزارەها درۆ دەکات و ئەوە هۆکارەکەی چییە؟ ئەو کارەکەی کاکەوە حزب پێ دەرێتن هەو کارەکەی چییە؟ یعنی لە خۆی نایەتن پێ دێنەوە دوێ دەی بکەی ئەگەنا دەردەکرێ چێن ئەوانەیە کە درۆ لەگەڵ جەنابەت دەکەن خەرک بە عام وەیە یعنی خەرک ئێستا وەی هاتیە کاکە پیان دێ کاکە موعدەش دەسە داری موعدەش دێ کاکە دەرێ سبەی نەوەرەوە کورە سبەینا دووز بێ سێز بێ دوکانداریش کورە ئەمەش ئۆمالیات ئێستامەش کابە دێ وەست دەکەم لێ بکە دێ سبەی نەوەرەوە کە سبەی کابە دوو ڕۆژ دێت کاکە نەتوانم دێم کاکە وەڵا زیاد دەکەم فرت فێ دەکەم دێ وەڵا زیاد دەکە تەوانێ وەڵاهی سەعەتم تەوانێ و پێم نەکرایە ئەو کەرکان بەڕاستی ئەو حزابانە ئێستا بەڕاستی ئەو کەرکان هەم پێ درۆ کردیا درۆ کەی کۆتایی پێ دێت حتى أو مجتمع دربي لقرآن وحديث لكتاب خينوا هر بردوامه چی بکەین تاوەکو ئەو کۆمەلگایان نزیک ببێتەوە لە خوا و لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر کاک ئێستا ئەو کەناڵانە بەڕاستی ئەوانە زۆر میهمن پێ ئەوڕۆژ قسەکەم کرد لە ئەوەشی کەناڵەشیری کابرا دەبین لە سزنە لەسەر تۆمەچی جیرایە پێشتر مامۆستاش ئاینی هەبوو مامۆستا عەبدولکەریم سەحابە دەچوو هەفتە ڕۆژێ دەچوو حاضر بدەن بڕواتێ بیداعەت دەرێت ساغ دەرێتەوە کابرات دوێ نەدەکەیت دزی نەدەکەیت عەرەقی نەدەخوات قسەمە یان مامۆستا هەیە کۆمەڵناسێکە کە دکتۆرە پرۆفسۆرە ئەتلۆ نابێ کاکە حکومەت لۆ نابێ کاکە بیبێ مەحەتایان بیبێ ئەوانەی کە زیندانی کراینە هەفتەی محاضەرشیان بۆ بدە بزان دێتێ بزان چەند بار دەبێ ئینسان بەخوای وا درۆ دێنی وا عەرەقی دێنی پرسیارێک لە جەنابەت بکەم ئەگەر تۆ شتێکت بەدەست بێت حکمی درۆزن و درۆکردن چی دەبێت لە لای جەنابەت دەبێ ئەبەدی بی دەبێ بچیت وەشی مەسەر دەبێ 20 سال لۆی ببڕیەوە 20 سال مع الشغل والشاقة دەبێ بچیت چای پێ بشێنە کورە نەزانت پێ بکە دیواری پێ بکە ڕسمی پێ بکە ئەوانە بکەی باشتر حتا وا نە درۆ دێنتن بەس ئاخر ئەو حکومەکە ئەوانە کاک پەیامەت چیە بۆ درۆزنەکان کۆتا پەیامەت بەڕاستی بەعام یعنی لە گسکی هەتا گەرە خۆشم بەڕاستی درۆ یعنی پەچی کورتە ئێستا شەر کورتە یاخود درێژ بووە درێژ بووە بەس وەقتی هەم وەقتیە ڕۆژدانی ئەو دەبسێتن لەسەر دەکەوێتە خوارێ نێچە دەڵێت هەر کەسێک بڕوای بەخۆی نەبوو هەموو کات درۆ دەکات تکایە واز لە درۆکردن بێنن با کار و کەسابەتەکانمان بەڕاستی بکەین و وەنەکەین درۆی تێدا بێت لەگەڵ خەڵک ڕازگۆ بن بە سەیدی درۆ با وە بکەین منداڵەکانمان لە منداڵیەوە ڕقیان لە درۆ ببێتەوە و خێزان فێرەوە نەکەین کە هەندێک بەرژەوەندی دنیایی وا بکە درۆی بۆ بکات نیشتیمانی هەمومانە هیەوە نییە کە درۆی لەگەڵ بکەین با ئینتیمامان هەبێت بۆ نیشتیمانەکەمان درۆکردن لە شوێنی کارکردن ئەو پۆستێک کە جەنابەت تێیدای هەمیشەیی نییە واز لە درۆ بێنە بەڕاشکاوی لەگەڵ خەڵک مامەڵە بکە ئەگەر ئێمە لەگەڵ خودی خۆمان ڕازگۆ نەبووین لەگەڵ هەموو خەڵک درۆەکەین تکایە سەرەتا لەگەڵ خودی خۆت ڕازگۆ بە ئەگەر تەنانەت درۆ لەگەڵ خودی خۆشمان بکەین بەڵام خوایەوە نییە کە درۆی لەگەڵ بکەین لەبەرەوەی لە دۆزەخ ناخۆشترین و ترسناکترین شوێن بۆ درۆزنەکانە تکایە واز لە درۆ بێنن درۆ هیەوە نییە کە ئینسان خۆی بۆ تووشی هەزارەهاشت بکات و درۆی گەورە بکات تۆ بڕوات بە خۆت هەبێت هەرگیز درۆ ناکەی کۆتایی بە درۆ بێنن ئەم نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هیوای هەمیشە ڕازگۆییتان بۆ دەخوازم ڕازگۆ بن خواتان لەگەڵ